ناقیە ناقێکی زۆر گەورەی بەرامبەر بە خوێندکارانەکرێ ئێمە داوای مافی خۆمان دەکەین یعنی ئەوە تەلەبەی داخلی گوناحە ئاو نییە بێکارەباییە داوای دەرماڵاکەین یعنی چی ئەبێ بە ئێمەژ و مافەمانە بێ بەس لە کوردستانە و مافە نییە مافێکی سەرەتایە بۆ هەموو خوێندکاران بەڕاستی یعنی پێویستمانە بەجددی زۆر ناقێکی گەورەیە بەڵێ زۆر لەوە زیاتریش ئێمە ناوەستین حدە ڕۆژی کەش بێ هەر بەرداوامی تا مافە سەرەتاکانمان بۆ جێبەجێکەن دەرماڵێ و مافی ئێمێ بۆ یعنی بۆ ئەو ناقە گەورە بەرامبەر ئێمە بکرێت والله ئێمە بەمەبەستی هاتوون مەبەستی دەرماڵەکان ئێمە وەکو خوێندکارانی سلێمانی وەکو خوێندکارانی هەموو کوردستان داوای دەرماڵەکەین کە لە 2014 مانگی 2014 بڕیوان مەداخەوەی تە هێزە ئەمنیەکانە بینی تەسەڕوفاتێکی زۆر ناشرینەکەن یعنی من خۆم تەلەبەی زانکۆی گەرمیانم لە خانەقی نەخوێنم تەحداکەم یەک پێشمەرگە و یەک ئاسایش بوێرم بیوێری ئەوەیان دیابێ بڵێن ئێمە پێشمەرگەین یا کوردی هیچ دەسەڵاتێکیان نییە لەوێ یان لێرە خۆیان بەسەر دوو کوڕە فەقیر و دوو کچە فەقیرە فەرز دەکەن هیچیان پێ ناکرێت داوای ماکەڕۆی خۆمان دەکەین ئەوانیش ئەمەیان تەقبوڵ ناکرێت دیارە کارەی دایکی باوکمانیان چەند بڕیوە ئێستا ناچارە بن کە کارەکان دەرماڵەکانی قوتابیانیش ببڕن کە ئەمە ئەرکێکی زۆری خوێندکارانە خێریکاتی سەر خێزانەکانمان ئێمە بارێکی ئێستا بوونێتە بارێکی خۆش خێزانەکانمان ئەگەر ئەمە بدەن ئەبینە ئاسانکاریەک بکەین بۆ خانەوادەکان طبعاً ئێمە سەبەردەوام بووین وڵاتی ژنانین تا وەکو حەقی ڕەوای چەند ساڵە فراومان نەدەنەوە